خۆشەویستەکانم وتراوە قەناعەت ئەبێتە مایەی دەستپاکی و ئەمانەت ئەبێتە مایەی ئەوەی کەوا شکر و سوپاسگوزاری لە ئینسانە دروستکە. سوپاسگوزاری ئەبێتە مایەی زیادبوون و بەرەکەت بوون. زیادبوونیش ئەبێتە مایەی بەردەوام بوون. ئەو کەسانی کە قەناعەتیان هەیە دڵنیا بە دەستپاکە بن. چونکە قەناعەت وات پێەکە کە تۆ ڕازیبی بە بەشەکەی خۆت، دەستنەوەی بۆ بەشی خەڵکی تر، لەبەرەوەی کەسێکی دەستپاک دەڕێتێ. و دەستپاکیش ئەبێتە مایەی ئەوەی کەوا ئەو کەسە شکری خوا بکە و سوپاسگوزار بێ لەسەر ئەو نیعمەتانەی کە خوای تەعالا پێی بەخشیوە. و بێگومان سوپاسگوزاری و شکرکردنیش ئەبێتە مایەی زیادبوون، وەکو خوای تەعالا فەرمێ لە ئین شەکەرتم لەئەزیدەنەکم. و بێگومان زیادبوونی نیعمەتەکانیش ئەبێتە مایەی بەردەوام بوونی. لەبەرەوە بەڕێزانم، لەبەرەوە خۆشەویستەکانم، ئامان قەناعەت ئەساسە و بنەمایە بۆ بەردەوام بوون، بۆ زیادبوون، بۆ شکرکردنی خوای پەروەردگار، بۆ دەستپاکی و ئەمانەت. لەبەرەوە بیرت نەچێ ئینسانێکی قانع بی. القەناعەت کەنز لا یفنا. بەڕاستی قەناعەت گەنجینەیە کە هەرگیزتیان ناچێت. هەرچی نەکبەتی هەیە لەم دنیاە بەهۆی بێقەناعەتیەوەیە. ئەوانەی کە ئێستا لە گیراون لە سژنەکانە تەماشاکە هەمویان بە بێقەناعەتی، لەبەر بێقەناعەتی گیراون، تووشی تاوانی گەورە بوون. تاوانی گەورەکانیش بیری لێ بکەرەوە هەمووی لە بێقەناعەتیەوەیە. جا ئەگەر خوا یارمەتیمان بدا قەناعەتمان هەبێ، بەڕاستی دوور ئەبین لە هەرچی بەڵاو موسیبەتی ئەم دنیاە هەیە و ئینشاءالله ڕووسپی ڕۆژی قیامەت شەبین.